ئێمە ئێستا لە بینای تاپۆی قەزای دبسداین لە پاش ئەو هێرشە چەکداری کە لە چەند شەوی ڕابردوودا کرایە سەر قەزاکە. ئێستا سەرجەمە ئەوراقانی کە لە بینای تاپۆیە هەبوو سەرجەمیان سووتێنراون بەپێی ئەو زانیارانی کە دەست ئێمە کەوتووە. سەرجەم ئەو تاپۆیانی کە لێرەیە هەبوون کە سەر بە قەزای دەبس و دیەکانی دەوروبەری بوون سەرجەمیان سوتاون کە هەندێکیان دەگەڕێنەوە بۆ سەردەمی عوسمانی. لە ئێستاشە تاوەکو ئێستا وەکو ئەبینین دووکەڵ لە ناو بیناکەیە هەو ئەوراقەکان لە سووتاندایە تاوەکو ئێستا هەر ئەسووتێ و ئەوراقانە و نەکوژێنراوەتەوە. بەهۆی بوونی زۆربەی فەرمانگەکانی قەزای دووبز لە بینای باڵەخانەی قایمەقامێتەوە لە کاتی هێرشەکەی شەوی سێی ئەم مانگە کە کرایە سەر قەزاکە فەرمانگەی تاپۆش زیانی بەرکەوت و تەواوی بەڵگە و تۆماری موڵکایەتی ناوچەکە سوتاون و لە ناوچوون. لە پاش سووتانی ئەو تاپۆیانە لە ئێستادا کاری هاوڵاتیان لە فەرمانگەکە ڕاگیراوە و بەڕێوەبەری تاپۆی قەزاکەش دەڵێت ئەو تاپۆیانە مێژوویەکی گرنگیان هەبووە لەسەر کوردبوونی قەزای دووبز. ئەوراقی زۆر گرنگی تێبووە. ئەوراقەکان هەمووی ئەگەڕێتەوە بۆ کات عوسمانیەکان و یعنی ئەثبات ملکیەتی خەڵکەکە ئەکا. بەڵێ زۆر جای ئێمە و شتە ڕووی داوە لە لامان کە بۆی تەئکید کەین بزانین دووبز ئەسلی ئەگەڕێتەوە بۆچیە کە بۆمان دەرکەوتەوە گەڕاینەتەوە سەر تاپۆی کۆن. یعنی هین بیستەکان سێمان کردە زۆربەی دانیشتوانی هەر بەدەست کوردەوە بووە. بەوتەی بەرپرسانی کوردی قەزاکە ئەو تاپۆیانە بەڵگەی سەلمێنەری کوردبوونی ئەو قەزایە دەسەلمێنێت. هەروەها ئاماژە بەوەش دەکەن کە ئەو تاپۆ سوتاوانە نوسخەی دووەمیان هەیە لە فەرمانگەی گشتی تاپۆل لە بەغدا. دەستنیشانکردنی بینەی قایمەقامیەتی شارۆچکەی دووبز و پاشان سوتاندنی ئەو بەڵگەنامانەی کە تایبەتە بۆ زەویزاری خەڵکی ئەو سنوورە بە تایبەتی کە زیاتر لە ڕەگەزی کورد لەو مەنتیقەیە زەویزارەکانیان هەیە و بەڵگەنامەکانی سەردەمی عوسمانیەکان شاید حاڵن بووە. دیسانەوە دەگەڕێتەوە بۆی کە ئەمە کارێکی تیرۆریستی بووە 100% ئەکیدم لەگەڵەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە لە ڕووە معنەویەکە و دیارە تیرۆریستان هەمیشە کار بۆ دەکەن شوێنێک بکەنە ئامانج کە سەدایەک بۆ کارە تیرۆریستەکانیان بداتەوە لە ناوچەکەیە. بەڵام لێرە و دیسانەوە تاکی دەکەمەوە هەموو ئەو بەڵگەنامانەی کە لەو کارە تیرۆریستیە بەداخەوە سوێنراوە کە هۆکارەکەی تەقینەوەکە بۆ لەناو ئەو بینایە هەمووی نسخەی دووەمی هەیە لە تاپۆی لە تەزیل عەقاری عامە لە بەغدا. قەزای دووبز بە دووری 35 کیلۆمەتر لە سەنتەری شاری کەرکووکەوە دوورە و دەکەوێتە باکووری ڕۆژئاوای شارەکە و زۆرینەی دانیشتوانەکەی کوردن. سێی ئەم مانگە لەلایەن چەند چەکدارێکی خۆکوژەوە هێرش کرایە سەری و بەو هۆیەوە 9 کەس شەهید بوون و 15 تریش بریندار بوون. لاوان فازڵیان ئارتی کەرکووک.